ئێرە قەزای دەربەندیخانە. ئەم قەزایە دەکەوێتە باشووری کوردستان و سەر بە پارێزگای سلێمانیە. ئەم ناوچەیە خاوەن ئاو هەوایەکی لەبارە و بە شوێنێکی گەشتیاری هەژمار دەکرێت. سەربازی ونی ئەم جارە ژینگە دۆستێکە کە وەک پارێزەری ژینگە کار دەکات لە پێناو ئامانجێک کە ژیانی مرۆڤایەتی پێوەبەندە. ئەم ژینگە دۆستەش خۆبەخشێکی قەزای دەربەندیخانە کە ماوەی 7 ساڵە هەموو ژیانی تەرخان کردووە بۆ پاراستنی سروشت بە تەواوی پێکهاتەکانیەوە. ئامانجی سەرەکی من لە ژیاندا پارێزگاریکردنە لە ژینگە و بڕیارم داوە بە باوەڕەوە بۆ بە عاشقەوە کار دەکەم تا مردن بۆ پارێزگاریکردن لە ژینگە و سروشت. ئەم خۆبەخشە لە چوارچەوەی ڕێکخراوێکی خۆبەخش لە باخچەیەکی ئەم قەزایە لە ڕووبەرێکی بچووکدا لەگەڵ چەند هاوکارێکی خزمەتێکی گەورە بەم دەڤەرە دەکەن. بەیانیتان باش، ئاحواڵتان چۆنە؟ کاگەس چۆنی؟ ئامادەکاریەکانتان تەواو کردووە؟ باشە با ئەمانە کۆ بکەینەوە و بچین بۆ خوێندنگاکە. یەک لەلایەنە گرنگەکان لە ژیانی ئینساندا پەروەردەی خێزانە. من کاریگەری خێزانەکەم بەسەرەوە بووە و بەتایبەت مێژووی باپیرەم کە ڕایان هێناومیان فێریەوەیان کردوم کە تاکێکی بەرپرسیار بم لەناو کۆمەڵگەدا و ئەو لایەنە یان ئەو گرفتە ژینگەیانی کە ڕۆژانە ڕوبەڕووی ڕەگەزە ژینگەیەکانی ئاو هاو خاک دەبوویەوە پاڵنەر بووم بۆ ئەوەی کە من بواری ژینگە هەڵبژێرم وەک پارێزەرێکی ژینگە بتوانم کاری تیا بکەم. بۆ ماوەی زیاتر لە 7 ساڵە بێوچان خەبات دەکەم و تێدەکۆشم لەم پێناوەدا و دواتر ئەو کێشە و گرفتە ژینگەیانیان کێشە و گرفتە ژینگەکانی تری شار و شارۆچکەکانی تری باشووری کوردستان منی پەلکێش کرد بۆ ئەوەی تەنها لە چوارچێوەی قەزایەکدا نەمێنمەوە بەڵکوم بازنەی کارکردنەکانم فراوانتر بکەم بۆ سەر ئاستی ئیدارە و بۆ سەر ئاستی پارێزگا و تەنانەت ئێستا باشووری کوردستانیش. مامۆستاگیانم کاتت باش. ئەحواڵت چۆنە باشی؟ وەزعت چۆنە باشی؟ سەلامەتی ئەحواڵت چۆنە باشی؟ وەزعت چۆنە؟ سەروەر دۆستی ژینگەیە هاتووە دەستێکی ژینگەی تانوانەیەکی ژینگەیتان پێ بڵێ گوێنێ ڕاگرن و ئامادە بن. خوێندکارە چاوگەشەکانم کاتتان باش. من ژینگە پارێزم هاتووم بۆ ئەوەی ئەمڕۆ پەیامێکی ژینگە پارێزی بە ئێوە بگەێنم. وەکو ئەزانن ئێمە لە وەرزی بەهارداین و لەم وەرزەشە لە ڕێگەی خێزانەکانمانەوە گەشت ئەەکەین بۆ ناوچە گەشتیاریەکان و بەشێکی زۆر لەم ناوچە گەشتیاریانەش ڕوبەڕووی پیسکردن ئەبێتەوە بۆی پێویستە هەرێکێک لای خۆمانەوە کە دەڕۆین ڕوو لە ناوچە گەشتیاریان دەکەین ژینگەی ئەو ناوچە گەشتیارانە بپارێزین بۆ مەبەستە ڕێکخراوەکەمان ڕێنمایی تایبەتی دابین کردووە و لەگەڵ عەلاقە لە دوای ئەم وەرگرتنی ئەم ڕێنمایانە پێکەوە نەمامان هێناوە لە پێناو زیادکردنی ڕوبەری سەوزایی و پاراستنی ژینگە وە گەشەپێدانی سەوزایی پێکەوەش ئەو نەمامانە دەڕۆنین. ئێوەش ئەو بەکارێکی باش دەزانن پاراستنی ژینگە بە گرنگە زانن وایە کەوایە بێ هەمومان ئێمە دۆستی ژینگە بین و پارێزگاریش لە ژینگە بکەین. ئەمە ڕێنمایە ژینگەیەکانە پێویستە خێزانەکانتان پێوەی پابەند بن و عەلاقەی زبڵیشتان پێدەین بۆ ئەوەی کە کاتێک ڕوو لە ناوچە گەشتیاریەکانەکەن خێزانەکانتان و لە کاتی گەشتەکانتان ئەتوانن ئەو پاشماوانەی تێ بکەن. وەم پاشماوانش کە ئەیکەنە ناوم عەلاقەیەوە پێویستە کات کە پاشماوەکان بهێننەوە واتە لەگەڵ خۆتانە بیهێنەوە نابێت لە ناو سروشتا جێ بێڵن بۆی ئەوەتان بیر نەچێت چونکە لە ناو سروشدا دوای بەشێک لەو پاشماوانە توانای شیبوونەوەی نابێت. ئەوش ڕێنمایەکان
وەرن بە دوای مناوەرن هەمووتان لەگەڵ مناوەرندەی یەکێتر لە لایەنە گرنگەکانی کارکردن کە ئێمە ئیشمان لەسەر کردووە لایەنی خوێندکاران بووانی بواری پەروەردە و ژینگە بووە کە ئێمە ئەمە وەکو لایەنێکی زۆر گرنگ و تایبەت و حەساس وەری دەگرین کە ئەویش پەروەردەکردنی تاکی ژینگە پارێزە لە ناوەندەکانی خوێندنەوە ئەوە لەگەڵ خوێندکارانی خۆناغی بنەڕەتی چەندین هەڵمەت و کار و چالاکی جیاوازمان ئەنجام داوە ئەو هەڵمەتانەش بریتی بوون لە هەڵمەتی پاکردنەوە هەڵمەتی نەمام چاندن و هەڵمەتی دابەشکردنی نەمام و چەندین چالاکی تری جۆرا و جۆر و تەنانەت ئێمە منداڵانمان هێناوەتە سەر شەقامەکان منداڵانی باخچەی ساوایان هێناوەتە سەر شەقامەکان بۆی پەیامی ناڕەزایەتی ژینگە بگەێنن واتە لە ڕێگەی منداڵانەوە پەیامی ژینگە پارێزی بە گەورەکانمان بگەێنین. بۆ ئێمە ئێستا دەست بە چاندنی ئەم نەمامە دەکەین لێرە. تورەکەی لابم ئەوە لەوێ بێت تۆزێکی تر ئەبێ پێویستەکە ئەی چاڵە کەمێکیکە چاڵتر بکەین قوڵتریکەین و نەمامەکە ئەو کیسەی لێ دەکەینەوە. باشە ئەو نەمامە بابێنین پێویستەکە ئەو کیسەی لێ بکەینەوە کە پێوەیەتی و دواتر نەمامەکەی یابڕین. پێویستم چاڵە بکوتینەوە بۆ ئەوی نەمامەکە هەوەنەگرێ بەم جۆرە ئێستا ئێمە ئەمڕۆ چیمان کرد ئەمڕۆ ئێمە نەمامێکمان ڕۆاند وایە سەپێکەوە چەند نەمامێکی تریش ئەڕۆینین فەرموون کێ لە ئێوە پێی خۆشە کە لە شوێنی منە و چاڵە هەڵکەنێ بۆ چاندنی نەما باشە من فەرموو تۆ چاڵەکە هەڵبکەنە لەسەر خۆت یەک تۆت بچۆ دوا بۆی بەرد نەکەوێ فەرین تۆزێکی کەمێک چاڵتریکە یەکەم جار پێویستەکان کیسەی لێ بکەینەوە لەسەر خۆ باشە پێویستم خۆڵانەی نەکەون چونکە ئەمە گرنگن ئێستا با خۆڵ بکەین بە چواردەوریە بەس نابێ بەردی تێبێ بێ و بەردانە دەکەین باشە تەنها دەستخۆڵ دەستخۆش دەستخۆش بێ پێویستە بەڵێ باشە هەمووی بکە بنی دەست خۆش بێ ئێستا ڕەن بۆی ئەو نەمامەی کەش ئاو بدەین بەڵام پێویستە بیرمان نەچێ ئەم کیسانەیمە بێ هەڵیگرینەوە بۆ ئەوی ژینگێ ناو خوێندنگاکە پیس نەبێ هەمووی تێکە دارێمە لە درێژەی ئەو کار و چالاکیانی کە ئەنجاممان داوە لە چوارچێوەی ئەو یعنی ئەو ناوەندە ژینگانی کە ئێمە ئیشمان تیا کردووە کار و چالاکیەکان زۆرن لە تەمەنی کارکردنی 7 ساڵدا بەڵام گرنگترینانەوە بۆ کە ئێمە کارمان کردو بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا بۆی وەشیاری ژینگەی بڵاوکەینەوە کەمێکێک بووە لەلایەنە زۆر گرنگەکان کە ئێمە ئیشمان لەسەر کرۆ بە تایبەت لە ڕێگەی ئەنجامدانی چالاکی مەیدانیەوە و هەندێک لەو چالاکیە مەیدانانی کە ئێمە ئەنجاممان داوە چالاکیەکان بۆ یەکەمین جاربوون لەسەر ئاستی باشووری کوردستان ئەنجام بدرێن بۆ ئەوەی کە ئێمە سەرنجی تاکەکانی کۆمەلگە بەلای خۆمانە ڕابکێشین و بشتوانین لە ڕێگەی ئەو چالاکیانەوە بە کەمترین کاد و کە بە کەمترین تێچوو چالاکانمان بەرین ناو خەڵکەوە و کاریگەری لە سەر زێنی خەڵکیان بیرکردنەوەی خەڵکی جێبێڵێ. کاک سەروەر مرۆڤێکی ژینگە پارێز و دۆستی ژینگەیە هیواداری نمونەی زۆر بێ بەڕاستی ئەوەی کە کردوێتی بۆ قوتابخانە بۆ شاری دەربەنیخان جێگەی پێزانینە لە هەمومان ئێمە وەکو قوتابخانە هاوکاریمانەکە بە ناشتنی دار بە وشارکردنەوەی قوتابیەکانمان ئێمە زۆر سوپاسی ئەەکەین هیواداری نمونەی زۆر بێ ئێمە هاوڕێ و دۆستی ژینگەین
بۆ مانەوەمان پێویستە ژینگە بپارێزین. چۆن پێشمەرگە نیشتیمان دەپارێزی ئەمەش دەبێت ژینگەکەمان پارێزی. پیسکردنی ژینگە دەبێتە هۆی خراپبوونی تەندروستیمان. دەبێت باڵندەکان لە قەفەس ئازاد بکەین. من ژینگەم خۆش دەوێت پێویستە بیپارێزم. ئێستا پێکەوە ڕۆین بۆ ماڵەکان ئەو ماڵانی کە دەستنیشانمان کردووە چی نەماوێن بەسەردا بەشەکەین واتە بە گەورەکان ئەڵێن کە پارێزگاری لە ژینگە بکەن و نەمام بڕوێنن با پێکەوە بڕۆین. دایگیان چۆنیت؟ ئەحواڵت چۆنە باشی؟ بێوەی بی وەزت چۆنە؟ باشی؟ مناڵەکانمان داوا لە گەورەکانەکەن بۆی کە پارێزگاری لە ژینگە بکەن بۆ ئەوەی ژیان و تەندروستیان پارێزراو بێ. داوای چاندنی نەمامەکانەکەن. ئەم کارەدان باش کاک زمناکۆگیان چۆنیت؟ ئەحواڵت چۆنە باشی؟ وەزت چۆنە؟ ئەوەماما هێناوە لە ڕێگەی مناڵەکانەوە لە ڕێگەی خوێندکارەکانەوە پەیامی پارێزگاریکردن لە ژینگە گەیەنین بە هیواین کە داواکاری مناڵ لە چاوگەشەکانیان داواکاری خوێندکارەکان بەجێ بگەێن لە پێناو پارێزگاریکردن لە ژینگە سەرکەوتو بوو دەست خۆش بێت. تۆ توانی بیت؟ چۆنی کاکەگیان ئەحواڵت چۆنە باشی بێوەی بی خوێندکارە پەیامێکی بۆ تۆ هەیە؟ پەیامی پارێزگاریکردن لە ژینگەیە بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە هەوڵ بدەین بۆ جوانکردنی سروشتی کوردستان و بۆ گەشەپێدانی و بۆ پاراستنیشی هیوادارین کە نەمامە بڕۆێنەوە پارێزگاری لێ بکەن سەرکەوتو بیت. ئەمانجی سەرەکی من لە ژیان پارێزگاریکردنە لە ژینگە چونکە ژینگە ژیانە کاتێک ئەگەر ژینگە ڕوبەڕووی هەر هەڕەشە و مەترسی و پیسبوونیەک ببێتەوە کەوایە ژیان ڕوبەڕووی ئەو هەڕەشە و مەترسی و پیسبوونە بۆتەوە. لە پێناو پارێزگاریکردن لە تەواوی تاکەکانی کۆمەلگا ئێمە کار دەکەین بۆ ئەوەی پارێزگاری لە ژینگەی باشووری کوردستان بکرێت و ئەو هەڕەشانەی کە ئەمڕۆ لەسەر پیسبوونی ژینگەی باشوور هەیە ئەو زەنگە مەترسیدارە بەگوێی تەواوی تاکەکانی کۆمەلگادا دەدا کە ئەگەر پارێزگاری لە ژینگە نەکەن ڕوبەڕووی مەرگ و مەترسی و لە ناوچوون دەبنەوە بۆ ئەوەی تاکەکانی کۆمەلگا ڕوبەڕووی مەرگ و مەترسی و لە ناوچوون نەبنەوە ئێمە خەبات دەکەین و تێدەکۆشین لەم پێناوەدا. سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش کار ئەەکەین بۆ ئەوەی کە بتوانین تاگەکانی کۆمەلگا و شارکەینەوە لەسەر پارێزگاریکردن لە ژینگە ژمارەیەک نەمام دابەشەکەین بەسەر هاوڵاتیانیان بەسەر ئەو بەڕێزانەی کە لێرە بۆ خاوەنی دوکانن بۆی کە لە بەردەم دوکانەکانیانیان بازاڕەکانمانیان بەردەم ماڵەکانیانە توان نەمان بڕۆێنن بۆیە بەڕێز وابزانم خاونێری بەڵێ فەرموو ئەوش بۆ بەڕێزت ئێستا پێکەوە ئەڕۆین بۆ ئەوی لەو چاڵی کە ینی شوێنی چاندنی نەمامە بتوانین نامەی تیا بڕوێنی. کاک جەلال ئەلم ناوڕاستە هەڵیکەنیت لێرە ئەلێرە هەڵیکەنی زۆر باشە گونجاوە بەڵێ هەڵیکەنە دەی زەختی لێکە زەختی لێکە لێرە گونجاوە لێرە ئەلێرە چاڵەکەڵ ئەلێرە چاڵەکەڵکەنە زۆر باشە. بەتەوە سەر قوڵتریکەین باشترە. شتیتیان نەبێت زۆر باشە دەستان خۆش بێت بەردەوام بە دەچین بۆ لای دوکانەکەی کاک جەلال دەستان خۆش بێت. ئێمە یەکێک لە لایەنە گرنگەکان کە کارمان لەسەر لایانی وشاری بۆ تاکەکانی کۆمەڵبووەوەی کە پارێزگاری لە درەختەکان بکەن و هەندێک وەک ئاماژەم پێک لە پێشتریشدا کێک لەو چالاکیانی کە ئەنجاممانداوە بەخشینی ناسنامە بوو بە درەختەکان بۆ ئەوەی ئەو پەیامە بە خەڵکی بڵێن وەکو چۆن مرۆڤ خاوەن ناسنامەیەکی تایبەتە خاوەندارێتی هەیە و بە هەمان شێوە درەختیش دەبێت خاوەنی ناسنامەیەکی تایبەت بێ و خاوەندارێتیشی هەیە بۆیە نابێت بە هیچ جۆرێک دەستدرێژی بکرێتە سەر و ببڕێتەوە و لە ناو ببرێت.
ئەم کاتتان باش ئەحاڵدان چۆنە باشن وەزعتان چۆنی کاگرەبەر باشن ئێوە کاتێکە بۆ نمونە ئەو بەڕێزانی کە دێن لێرە نانەکڕن نانەکەتانەکەنە چیەوە خواتوایە زەرفە نایلۆنە پێ پیشان دەیت ئەم زەرفە نایلۆنە ئەمە لە کۆمەڵێک پاشماوە دروست هەگرێتەوە کە لە دوجار ئەمانە دەبنەوە بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگە بۆ جگە لە پیسکردنی ژینگە کە دەبێتە پاشماوە هاوکات ئەو نانە کە گەرمە کەیگەیتە ناوم علاگە و کارلێکەکات کارلێکەکە کە کارلێک لەگەڵێکە تووشی نەخۆشی کوشندەوەکو شێرپەنجە دەکات بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان هاوڵاتیان هانە دەین بۆ بەکارهێنانی تورەکەی قوماشی دۆستی ژینگە لە جیاتی علاگە کە ئەکرێ مەسەن بیری لێ بکرێتەوە هەم بۆ کڕینی نان و سەمون و ئەو خواردنانی کە گەرمن وە تاتەنانەت بۆ مارکێتکردن و بازارکردنیش کە ئێوە کرێ بیری لێ بکەن و لە کاتەکانی ترتانە بۆیە توانی پشت بە بەکارێنان ئەم تورەکەی بەسی بۆ هەموو کاتەکان کە تۆ بۆنە ڕوو لە نانەوە خانەکانیان ڕوو لە سەمون خانەکانیان ڕوو لە بازار و مارکێتەکانەکەیت بۆ ئەوەی کە بە دڵنیاییەوە سەرکەوتو بیت کاتێکی خۆش بە هیوای پاراستنی ژینگەکە ڕەوارگەن کاتێکی خۆش سەرکەوتو بیت چاوەکە بەڕێز کاگاوەرەگیان چۆنی حاڵ و چۆنە باشی بێوەی بێ خەبەراتی تۆ چۆنە کاگاوەرەگیان ئێمە وەکو ڕێکخراوەکەمان خەڵکی هانە دەین بۆ ئەوەی کە دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی علاگە بەڵکوم کار بکات بۆ بەکارهێنانی تورەکەی قوماشی دۆستی ژینگە بۆیە ئێمە ئەم تورەکەیە بەخشین بە بەڕێز بۆی لە کاتی بازار و مارکێتکردنە تورەکە بەکاربێنین لە جیاتی علاگە کاتێکی خۆشحاڵ یەکێک لەو کارانەی کە ئێمە کارمان لەسەر کرد لە ماوەی ینی 2 ساڵی ڕابردووە کەمپینێک بوو بۆ بەکارهێنانی تورەکەی قوماشی خامی دۆستی ژینگە لە دژی علاگەی نایلۆن کە مەیەکێک بوو لە کەمپینە سەرکەوتەکانی ڕێکخراوەکەمان بۆ مەبەستەی کە خەڵکی لە جیاتی علاگە توان تورەکەی قوماش بەکاربێنن و ئێمە دوو قۆناغی سەرەکیمان لەم کەمپینە تێپەڕان و قۆناغی سێمی ماوەتەوە کە ویش پەیوەندی بە حکومەت و کەرتی تایبەتەوە کە ئێمە ئێستا کاری لە دەکەواتێکێک لە استراتیژی کارکردنمان کە ئیشی بۆ ئەکەین بۆ ئەوەی تورەکەی قوماش شوێنی علاگە بگرێتەوە کەوەیەکێک بۆ لە کارە سەرکەوتەکان کە پەرلەمانی کوردستان بە فەرمی بەیانی پاڵپشتی بۆ دەرکردووە و حکومەت وەزارەتە پەیوەندیدارەکان بەیانی پاڵپشتیان بۆ دەرکردو و ئیشیان لەسەر کردووە. بە شێوەیەکی گشتی لە ڕووی پاراستنی ژینگەوە شتێ باشەکە و دەستخۆشی لێەکەم بۆ شارەکە و شتێکی باشەکات سوودێ بۆ هەم کۆمەڵگە و هەم کەسەکان. ئەکسەروە من چەند ساڵێک لە نزیکەوی ناسم بەڕاستی ینی دەورێکی زۆر زۆریە بۆ لە دەربەنیخانە بۆ پاراستنی ژینگە یەکێک لە کارە جوانەکانی کە من لەم ساڵانەی پێشوا کردوێتی ئەوەیە ینی ئەو درەختە کۆنانەی لە دەربەنیخانە هەن تەمەنی بۆ داناون ناوی درەختەکە و تەمەنی درەختەکە و کەشەم ساڵە ینی درەختێک کە کاکسەرۆ من نزانم خەفەتی بۆ دارێک خواردووە. ئەو لە ناوەندەکانی خوێندن و ڕۆشنبیریەوە دەستی پێکرد دەستی کرد بە هۆشیارکردنەوەی تاکەکان بۆ ئەم ژینگە پارێزیە. ئەم خۆبەخشە بەرەنگاری هەموو ئەم ئاستەنگ و مەترسیانە دەبێتەوە
لە پێناو ئەوەی سروشت و سامانە بە پیتەکەی نیشتیمان بپارێزێت. لەوەرزی زستاندا هەوڵمانداوە بۆ ئەوەی کە لەو کاتانی کە بەفر دەبارێ خۆراک و دانەوێڵی پێویست بەرین بۆ ئاژەڵ و پاڵندە و پەلەوەرەکان بۆی بتوان سوودی لێوەربرن و لە کاتی بەفرباری ناتوان خۆیان ڕزگارکەنەوە مەبەستیشمان بووە لە ڕێگەی ئەم چالاکیەوە ئێمە و پەیامە بدەین بەگوێی تاکەکانی کۆمەڵدا بۆ ئەوەی خۆیان ڕاستەخۆیان لە ڕێگەی خۆیانەوە ئەو کارە یانی تاکانی کۆمەڵ هەستن بە ئەنجامدانی ئەو کارەواتەی مانوێ تاکانی کۆمەڵ بەشداری پێ بکەین لە چالاکیەکاندا. زۆر گرنگە ئەو کەسانی کە ڕوو لە ناوچە گەشتیارەکانەکەن پاشماوەکانی خۆیان ببەنەوە بەڵام ئەوانەی کە مادەی ئەندامین وەکو خۆراکەکان ئەتوانن جێبێڵن بۆی ئەو ئاژەڵانە بتوان سوودی لێوەربگرن. وەرزی بەهاردا ئێمە بەردەوام کارمان کردووە لەسەر بڵاوکردنەوەی وەشیاری ژینگەی بۆ گەشتیاران بۆ ئەوەی کە سروشت و ژینگەی ناوچە گەشتیارەکان بپارێزن و ئەو ڕێنمایە ژینگانی کە هەیە وەکو خۆی جێبەجێ بکەن. ژینگە ژیانە. کاتێک ئەگەر ژینگە ڕوبەڕووی هەر هەڕەشە و مەترسیەک ببێتەوە واتە ژیان ڕوبەڕووی ئەو هەڕەشە و مەترسیە بۆتەوە. بۆی ئامانجی سەرەکی من پارێزگاریکردن لە ژینگە و لەم بوارەدا خۆمێکلا کردوێتەوە بە باوەڕ و عەشقەوە کار دەکەم بۆ پارێزگاریکردن لە ژینگەی باشووری کوردستان. سەروەر قوتابی بۆ لەلامنەوەکو بەڕێوەبەری ئامادەی وەکو قوتابی ملتەزم بووە لە هەموو بوارەکانە لە بوارەکانی تریشە وەکو ژینگە پارێزێک هەمیشە دۆستی ژینگە بووە کارەکان جێگەی بایەخ بوون من وەکو چالاکەوانێک وەکو کەسایەتێک وەکو بەڕێوەبەرێکیش هەمیشە پشتیوانی کارەکانی بووم بەتایبەت ئەو کارانەی هەندێکی سەرنجڕاکێش بوون هەندێکی گرنگ بوون لە بواری ژینگە بۆ شارەکە لەوانە هەڵمەتی خامی سپی لە جاتی علاگەی ڕەشەوەیەکێک لە هەنگاوە هەرە گرنگەکانی کاکە سەرە بوو لە بوارەکانی تریش لە سەوزکردنی شار و لە هەنگاوەکانی تریش کەسێک بووە توانوێتی ڕۆڵی هەبێ. من دەستخۆشی لە کاکسەرۆر دەکەم هیوادارم هەموو کەسێک و کاکسەرۆر بتوانێت کە کردوەیەکی جوان بکە بە تایبەتی لەم شارەی ئێمە. کاکسەرۆر تاکە شەخصە لە دەربەندیخان هەستا بە ئەوەی شتێک دەربڕێ لە سەری خۆی تاشی بۆ ئەوی نیشانی هەموو جیهانی بە کە چۆن دڵسۆزی شێرپەنجێ تا ئێستا کەسێک نەبوو وەکو کاکسەرۆر بەڕاستی بێت بەرنمەیە یان شتێکی وا دەرخات بۆ ئەم شارەی ئێمە باسی شێرپەنجە بکە. ئێمە وەکو پاڵپشتی تەواوکاری تەواوین و هیچ کاتێک کەم تەرخەمیمانتیانە کردووە و زۆر جار لە خۆمانمان بڕیوە بۆ ئەوەی کەوا سەروەر بگەێتە ئامانجێکی جوان و دیمەنێکی جوان پێشکەشکە لە کوردستانە. قەنەعەتم نییە لەوەی کەوا سەروەر خۆشی کەم تەرخەم بێلەوە و زۆر جار لە خۆشی بڕیوە و ڕوبەڕووی کۆمەڵی ئاسەنگ و ناڕەحەتی کەیش بووەتەوە لە کارەکانیە بەڵام سپاس بۆ خۆی گەورە هەمیشە توانیوێتی مسەیتەر بێت لە ئیشەکانیا و بەرەو پێشوە بردو. کاک سەروەر کە وەکو بەرپرسێک لە ڕێکخراوەکە کارەکە دەورێکی باڵای هەبووە لە جوڵاندنی کەیسەکانە لە چاودێریکردنی پاراستنی ژینگە و هەروەها لە پەیوەندی لەگەڵ ئێمە بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین ژینگەی شارەکە و دواتری ژینگەی ناوچەکە بەپارێزین. ئەمە لێرەوە خۆمان دەستخۆشی لە یەکەین و هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازین و لە داهاتووشا بەڵێ نەدەین کە بەردەوام بین لە پشتیوانی کردو هەماهەنگیکردن لەگەڵیانە چونکە سەراپای ئەو کارێکە ئیکەن بە نیسبەت ئێمە کارێکی خۆبەخشە و پشتیوانیەکیشەوە تەواوکەریکشە بۆ کارەکانی ئێمە بۆ ئەوەی بتوانین یاسا و ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێ بکەین لە پاراستنی ژینگەی ناوچەکەمانە و ڕێگریکردن لەو کەسانێکی یانەیە بە شێوەیەکی نایاسایی زیان بە ژینگەی ناوچەکە بگەین. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 کە پێشکەشەکرێت بە برای بەڕێز کاک سەرۆر قەرەداغی لە بەرامبەر ئەو هەوڵ و کۆشانەی داوێتی وەکو پارێزەری ژینگە ئێمە دەستخۆشی لێ ئەەکەین و هیوای بەردەوامبوونی بۆ ئەخوازین لە داهاتوودا
بۆ ئەوەرکە پیرۆزەی کە کردوێتە ئەستۆ.